سڵاتان لێ بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم. بەرنامەیەم جارەمان کۆمەڵێک بابەت و بڕگەی جیاواز لە سەرجەم بوارە جیاوازەکان لەخۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. لا ڕێگەی وێنەگرتنەوە گەنجێکی شاری سلێمانی ڕێنمایی تەندروستی دەدات بە هاوڵاتیان و لە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ئاگاداریان دەکاتەوە. لە شاری بێلیفیلدی ئەڵمانیا بەرگدورێکی کورد جلی کوردی بۆ ئەوروپیەکان دەدورێت. بە سوودوەرگرتن باوی کانزای سروشتی ناوچەکەیان جوتیارانی گوندی بانی خێڵان برنجێکی تایبەت بەرهەم دەهێنن. ئەسکەندەر گانجی جوتیارێکی ماندووی دەشتی بەرانەتی ڕۆژاوای شاری هەولێرە. ئەو لە پانتاییەکی کەمی کشت و کاڵیدا توانیوتی بەرهەمی ناوازی کشت و کاڵی بەرهەم بهێنێت. ئەو شووتی ڕەنگزەرد بە تام و ڕەنگی جیاوازەوە بەرهەم هێنا و هەروەها دەڵێت دەتوانم بە تواناکانی خۆمەوە بەرهەمی جیاوازتریش دروست بکەم. ئەوڵێتە گەر وەزارەتی کشت و کاڵ یارمەتیم بدات دەتوانم گۆڕانکاری لە جۆری کشت و کاڵدا بکەم و بڕوان بە تواناکانی خۆشم هەیە. شفتێ بەخۆی حەزەردە زەردە بەسکە من گۆڕانکاریم پێدا کردیا مەتروبەم کردیا مەتروبەکەم کردی لە کودی زەرد لە بۆی کە پێی دەڵێ عایلەک یعنی یەک عایلەکی دەڵێ لۆیدا تامی ناو شتێکە خۆشکاتن و ناوی شتێکە تەواویتی ینی زەردەکی تەواوی بداتێ و تامەکەشی خۆش دەبێت. خۆی من سێ زۆرە شفتیم هەیە زەرد. ئەوە یەکیان دانێشەوە لێرەیە ئەوە دووە دانەیەکەیت کە ئەوە لای خۆمە ئەو دەمینێتم جارێ خۆم ئیشی ێستا دەکەم. ئێستا ئەوە تەماشا دەکەینێ بەس ئەو ڕەشە زۆر وەکو پێویست سەرکەوتوبی سەرکەوتو نەبوو لە خاکەکەیمە بەس ئەویت کە سەرکەوتو بوو چکە ڕەژیم کردی تەکودی ڕەجی وەم نەکرد تەکودی ئەوەشیان هەر بە ڕەجی خۆی نەزاحەتی نەینە ئەوەشیان بەس بە ڕەژی کودی زۆر سەرکەوتو بوو دەبی مەتروبە بکرێتن. لەگەویت کە تامی زۆر جیاوازیە یعنی حەز بە تام و تێژشی زۆر جیاواز دەکەی لەگە سۆرەکە ڕۆژانە کە گەم بێم شفتی بخۆم هەزەردەکە دەخۆم سۆرەکە ناخۆم ینی تامی زۆر جیاوازە دەگەویت کە. هیچ جیاوازیەکی نییە بڵێ بۆ جیاوازێ بیان زەڕێبی خۆشترە ناخۆشتر نییە هیچ زەڕی لە بۆ جسمی ئینسان نییە چکە گە زەڕێبی حتمما دروست ناکرێ و چا ناکرێت. بەخۆی ئاو خاکێکمان هەیە زۆر گونجاوە لە بۆ کشت و کاڵ ئەو تیشی ئەو ڕۆژەمان هەیە لە وڵاتانە ناندە وڵات ئەو تیشی ئەو ڕۆژە نییە زۆر کەمە ینی بەشی ئەوە نییە کە تیشی ئەو ڕۆژە خواردنە کە بیداتە ئەو شفتەیان ئەو گندۆرەیان ئەو تەماتە کە تیشی ڕۆژ خواردنە وەری دەگری کە وەریگرت گەشت پێدەکە لە ڕێگەکەی. من بڵێ کە 2000 بردمە ئەلوای هەولێرێ کە بردم لێم فرۆشت بەس کە بەرنامەم هەیە بۆ ساڵی ئایندەدا بێتن ینی زیاتر محاوڵە بکەم لەوە زیاتر بیکەم و بیخمە بازار بەس دەبی پاڵپشتەکەم هەبێت بە حەقەت پاڵپشتەکەم نەبیتن لەوانە نەتوانم ئەوەی کە دەمێ ئەو ئینتازە زۆرە بیخمە بازار. داوا دەکەن لە جوتیارەکان ینی زیاتر ئیش لەسەر شتی نمونەیی بکەنەوە ینی تایبەت شتی نوێ ینی شتی نوێ با بێتە کوردستان بای مەژوشی ئەو دەوڵەتانە با شتی نوێ ببین و با شتی زیاتر با هەوڵدن شتی زیاتر بێتە کوردستان. ئێستا وەکو نمونە دوێنێ لە 15 دووە هەندێک شتە بوو پێداویستە بوو بگاتە دەستم بەهۆی ئەو کۆڕۆنەوە نەگەویشتە دەستم دوێنێ گەویشتە دەستم چەند لە تۆ شفتێکە چەند لە هەندێک پێداویستی مەتروبەیە ئەوانە نەگەیشتە دەستم بەهۆی
کۆڕۆنەوە نەگەیشتە دەستم دوێنێ گەیشتە دەستم. فۆتۆگرافەرێکی گەنج لە شاری سلێمانی لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان پرۆژەیەکی هەیە بۆ خۆپارێزی هاوڵاتیان و هۆشیاری زیاتر بۆ خەڵکانەی کە لە نێو بازار و شەقامەکاندان. پرۆژەکەی ئەوەیە کە ئەو بەنێو شاردا دەگەڕێت و هەر کەسێکی بەتەمەن دەبینێت دەمامکێکی پێدەدا دواتر فۆتۆیەکی لێ دەگرێت. هەروەها هۆشیاری خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ خەڵکشی دەکاتەوە. دەشڵێت ئامانجم ئەوەیە کە زیاتر خەڵک لە مەترسیەکانی کۆرۆنا ئاگادار بکەمەوە لە دوای کۆتایی هاتنی کۆرۆناش ئەو فۆتۆیانە لە پێشانگایەکی تایبەتدا نەمایش بکەم. مام حاجیان خود زانی ئەم نەخۆشێکی ترسناکە وایە تۆش کە جەنابەت لێرەیە قەرەباڵغیە بەسەرتا ئەبێ خۆت پارێزی لەمە خەڵکی تریش ڕێنوێنیکەی باشە ئەمە دەستکەش بۆ جەنابە ئەم دەمامەکەش بەسە هەر یەکسەبی بەسە ئێستا. من ناوم شکار محمود تۆفیقە داریشتووی شاری سلێمانیم و فۆتۆگرافەرم ماوەی چەند ساڵێکە کارەکەم بەڵام لە ئێستا کە بۆ ماوەی 5 بۆ 6 مانگە بێ ڤایرۆسی کۆرۆنا بەڵبڵاو بۆ لە سەرتاسەری گیانە منیش حەزم کرد لە ناو شاری سلێمانیە کار لەسەر ئەم بابەتە بکەم و بە تایبەتیش ئیش لەسەر بەتەمەنەکان بکەم لەبەرەوە ویستومە زانیارێکی تاویان بمێت لەسەر ڤایرۆسەکە و هەوڵیشم ماوە دەمامک و دەستکێشان بەمە و زانیارێکی زیاتریان بمێکەم ڤایرۆسە کوشندەیە. ئامانجی من لە کاکنەسەر ئەم بابەتە بڵین زیاتر لە بەتەمەنەکان بۆی کە زیاتر بۆیان ڕوونکەمەوەکەم ڤایرۆسە ڕادی ترسناکیەکەی چەندەیە لە ئێستا ڤایرۆسەکە زیاتر کار لەسەر بەتەمەنەکانەکە هەم لە ڕێژەی مردون بەداخەوە هەم لە ڕێژەی توشبوونی زیاتر لەبەرەوە ئەوان لەوانەیە نەخۆشی درێژخایانیان هەبێ. ڤایرۆسەکە ترسناکە ئێستا ڕۆژانە خەڵکێکی زۆرە مرێ توش بەس بیباسە لەمەوە دومەڵە نایبەس باشە برام دەی دەست خۆش بێ. لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکەەوە من 400 بۆ 500 وێنەم گرتووە وەکو فۆتۆ و ڤیدۆشم کردو هەڵبەتە لەگەڵیا هەوڵیشم ماوە دەریخم کە زیاتر بە تەمەنەکانیمە ئاسی زانیانیان چەند بەرزە بەرامبەر بە ڤایرۆسەکە و چەندە پابندی ڕێنمایەکانن و لە دوای ئاسایبوونەوەی دۆخەکەش لە دوای تێپەڕاندی ئەم بارودۆخە هەوڵێم ئەو فۆتوانەکە گرتومە بیکەم بە پێشانگایەکی تایبەت و بۆ ئەوەی کە هەموو دنیا ببینێ بچکەم لە تۆڕەکانە بە عام بڵاوێکەمەوە. ئەم دەستکەشە با پێ بەردەوام بەکاری بێنە باشە چکە بەڕاستیەوە بە دوور دەکات لە ڤایرۆس و لا هەموو شتێ چکە تۆ شەر نییە موجارێ دەستێ بشۆی تۆ لە بازار ڕیوە نیە دەستە ماژم خاڵێکە. پەیامی من لە گرتنی ئەم وێنانە سەرەتاوە هەتا ئێستا ئەو پەیام بۆ ویستم و ئەوە بڵێم کە خۆپارێزی و دووری کۆمەڵایەتیش جێبەجێ بکەین لە ئێستا بە ئێمە هەموو گەشت و سەیران و هاتوچۆی خزمان و ئەم شتانە بخەینە ئەو لاوە لە بەرچی لەبەرەوەی کە خۆمان پارێزین وەکو وڵاتانی ترمان لێنێ وەکو وڵاتانی دراوسێمان لێنێ. هاوڵاتیەک لە گوندی کێستا بەبێەوەی کە پرۆژەیەکی دیاریکراوی هەبێت توانویەتی 1500 جۆر لە پەلەوەری جیاوازی خۆماڵی و بیانی بەخێو بکات. شارەزای ئەو لە ناسینەوەی تایبەتمەندیەکانی جۆری پەلەوەرەکان جێگەی سەرنجە ئەو لەم ڕێگەیەوە توانویەتی هەم دیمەنێکی جوان بە گوندەکەی ببەخشێت هەم بژێوی ژیانی خۆشی پێدابین بکات.
شاید رشیدم از گنده تسته گنده برواری بالا منطقه کانی ماسی ما دست خدا کردن حیواناتی مریش که کردی که بر همه خمالیه خواه خدا نت که خواه پیهاویش دیگه خواه پیهاویدید کن و تا به مجی همه بیت التدام رو بی بیت بخواه شوله که اید ماتیش مریش که کرد اید ماتیش حیوان کرد اید ماتیش پازی کرد بجا مجی همه دست جی خواه مریش که با خدا کن تا به موی زی نمیزد الحجماتی همه هر کسی خواه شوله که بیتت حیواناتی با که بخواه کرده که شوله که فلانه که بیتت و خواه پیداره کرد خود ما معبدر فرقه جاش هوای بره جلا خوشه ایتی چسکاتیه و هوای و جوی و آبا و داروباری بره و اویدیا بره فرقه خود غالب هم دخلی دینی نانی دینی آری دینی جارو مارا جای هیرت دینی خود با همه دخل و حلف و نانی که نافابی سمیه چطوریه که بوتا بدنی پیقلا ودن خود همه افساله همه مواد دست بیتری افساله که شلو کدو کدو نمین همه مجی همه ما تقریبا از که 1500 میریش میتونه خدا نیستیم که خود دینی و میریش که کردی نه خالت جلا حش مثلا هیچ کردی و میریش که کردی با مطعم و با مالا و با ویده همین حش میریش که کردی کن خود زحمته حقیقت زحمته بس با فرقش اف میشه دی و خواناوی و هیکاوی و فلاناوی و خواناوی خوشتر شبانی دیم لە باشووری کوردستان زۆرن ئەو ناوچانەی کە برنجی کوردی لێ بەرهەم دەهێنرێت بەڵام دیارە هەمومان لە ڕابردوودا ناوبانگی برنجی کوردی بانیخێڵانمان بیستووە ساڵانە خەڵکی گوندی بانیخێڵان لە بە شێوەیەکی هەرەوەرزی لە ناوچەکانی خۆیان دەست دەکەن بە چاندنی چەلتووک لە نێو زەوی و کشت و کاڵیەکانیاندا و بەدەیان دۆنم لە زەوی و کشت و کاڵیەکانیان بە برنجدا دەچێنن تام و بۆنی برنجی کوردی بانیخێڵان جیاوازێکی تایبەتی هەیە و ئەو جیاوازیە لە زاری جوتیارانی ناوچەکەوە لەم فیچرەدا دەبیستی برنجی بانیخێڵان جیاوازەکەی ئەوەتانێت لە هەموو شوێنەکانەکەەوە ناوەیە کە باسیەکەیت شازەکەی لەوایە چونکە ئەم برنجە جیاوازە لە هەموو برنجەکانی تری چەڵتوکەکەی جیاوازە لە هەموو چەڵتوکانی تری کە کاتێکە لێنیت کە ئەی خۆیت پێویستی بۆەوە نییە بچی چاوەڕێی گۆشتکەی چاوەڕێی مەرەی بۆ بکە چونکە ئەوەنە تامەکە و بۆنەکەی ئەوەنە خۆشە خۆوە دەستی خۆ حەزەکەی بیخۆی هەروە ڕووتی لەبەرەوە برنجی بانیخێڵان ئەو ئاوەی پایزەخوا برنجێکی ڕقایم و جوانە برنجێکی کەوەیە برنجەکە سپین نییە برنجەکە لینجە لەبەرەوە چەڵتووکی بانیخێڵان ئەگەر بە هەر چیەوەیەک بەڕێک و پێکی خۆی دەستی خۆی کەوێت و خۆ بیکەیت جیاوازترە لە هەموو چەڵتووکێکی تر تەبیعەتی وایە ئەم ئاوی ئەمە سوودمەنە بۆ ئەم مەرەزە خوا هەردایناوە بۆ مەرەزەکردن چونکە شتی تری زۆر لە بەراکرێ بەس وەکو مەرەزەکە باش نایەرێتی مەرزەکە ئەم ئاوی ئەمە لە عەرز و ئاوەکەی زۆر لەبارە بۆ مەرەزە هەر مەنتیقەکەیشمان زیاتر هەر بۆ ناوەیە بۆ چەڵتووک و بۆ برنجی بانیخێڵان کەوتی برنجی بانیخێڵانی تر پێویست ناکە هیچ بڵێیت
ساڵانە ئەمە ئیشمانە ساڵانە ئیشی فەلاحەت و چاندنەکەین و بەرهەمەکانمان کابراوتی لە بازار ڕساقەکەین و بەڵام لە دەوروبەری خۆمانە ناگاتە ئەوەی بەرهەمی ئەمە بڕوا بۆ هەولێر یا بۆ سلێمانی یا بۆ دۆک بۆ شوێنێکی تر ئەوە لای من برنجمان ئەوەنە نییە بگێتەوە شوێنانە هەنێ مشتری تایبەتی خۆمانمان هەیە ئەمە مشتریەکانمان بەس ئەو برنجانەکردن لەبەرەوە برنجی بانی خەڵان گرانە هەم برنجێکی خۆشە برنجێکی ساقە لە ڕاستیە بۆیە برنجی ئێمە لە سلێمانی تێپەر ناکا بۆ لاوە سلێمانیش مشتریەکانی خۆمان تایبەتن ئەوە نییە بڵێ ئێمە ئەیفرۆشینە مەخزنەکانی ئایفرۆشینە کابراوتی کۆمپانیاکان ئەوانە نییە لا ئێمە ئەوە نییە لەبەرەوە بەرهەممان نییە بەرهەمەکەی ئەمە کەمە و نزبەکەی دیاریکراوە و هەر بەشی ئەو مشتریانی خۆمانەکە کە ساڵانە لێمانەکردن. مەرەزەی بانی خەڵان ئێمە جاری واچێتە 15 11 چێتە 20 ئەچێت ئەچێتە مانگی 12 بۆ لەبەرەوە چەڵتوەکەی ئای پاییز دەخوا کە ئای پاییزی خوارد ئەم چەڵتوکە ڕق دەرەچێت کە ڕق دەرچوو لە ئاشا لە چێشتێنانە ورد ناوێت کە ورد نەبوو یعنی برنجێکی باش و وەتامە ئێمە ساڵانە 400 بۆ 500 کیلۆ تۆ ئەچێنین ئیتر ساڵی وایە ساڵ تا ساڵە ڕێژەن دەورە بینێ ساڵی وایە و سەدەی بڕێ زیاتر ئەبڕێ کەمتر ئەبڕێ ڕێژەی برنجیشمان تا لە 50 بۆ 6 تەن بۆ 7 تەن ئەوەنە ئەڕات زیاتر ناڕات لەبەرەوە ڕێژەی عەرزی ئەمە دیاریکراوە و هەم ئاوەکەشمان دیاریکراوە لەوە زیاتر ناتوانین بچێنین لەبەرەوە ئاوی ئێمە ئاوی کانیاوە بەس ئەومان بەدەسوێ بەڵێ ئاوی ئەمە تایبەتمەندیەکی تایە ئاوی گەڕاوە ئەو ئاوی گەڕاوە ئەمە خۆشی برنجەکەمان لەوایە کە بۆ ئاوی گەڕاوە ئەکرێت برنجی بانی خەڵان لیقەیەکی تایە هیچ برنجێک لە کوردستانە ئەو لیقەیتیان نییە بۆیە ئەتوانی وە بێش لەبی خۆیت ئەتوانی ئەگەر بتەوێ برنج ئەگەر برنج خۆر بیشلێ بۆ ناگەی لەبەرەوە بە ڕووتی خۆشە برنجی بانی خەڵان کابراوتی هەیە لە ئەلێ برنجی بازیان یا ئەڵێ چەوتان یا ئەڵێ چوارتا بۆ بەس ئێمە برنجی ئێمە تایبەتمەندیەکی تایە لە هیچ برنجێکان نییە. لە شاری بێلفیلدی ئەڵمانیا دوکانێکی قماش و دوورینی جلوبەرگی کوردی کراوەتەوە جیاوازی ئەو دوکانە لەگەڵ دوکانەکانی دیکە ئەوەیە کە جگە لە هاوڵاتیانی کورد هاوڵاتیانی ئەڵمانیش سەردانی دوکانەکە دەکەن و جلوبەرگی کوردی بۆ خۆیان دەدورن لە بۆنەکانی شالەبەری دەکەن هەر بۆ بۆنەیەوە شارەوانی ئەو شارە پێشانگایەکی تایبەتی جلوبەرگی کوردی کردوتەوە هاوڵاتیانی ئەڵمانی سەردانی دوکانەکەیان کردو لەگەڵ خاوەنی دوکانەکە دایکی بەگزادە باس لە چۆنیەتی ئاشنابوونیان بە جلوبەرگی کوردی بۆ کوردستان 24 دەکەن. من بەخۆم دەستە خەیاتیم هەبوو لە کوردستان پێشم خۆش بوو لە ئەڵمانیش لە شارێکی وەچی شاری بلیفێل کە بەرگدووری نەبوو ئەمەش پێمان خۆش بوو کە ئەو بەرگدوورەی لێرە بکەینەوە. Ich bin zu dieser Kleidung gekommen, indem ich oft hier mit dem Bus vorbeigefahren bin. کاتێک من لەناو پاسدا بووم چاوم بەو جلانە کەوت هەموو جارێ لە پەنجەرەی پاسەکەەوە سەیرم دەکرد بە من سەرنجڕاکێش بوو حەزم لێ کرد ڕۆژێ هاتمە ناو دوکانەکە و دەستم بە پرسیارکردن کرد دەربارەی ئەو جلانە زانیاری تەواوم وەرگرت لەم برادرانە کە جلی کوردی و پارچەکانی چۆنن و چ شێوازێکن. ئەڵمانەکان زۆر سەرسام بوون لەبەرەوەی کە دوکانێکی ئەوهامان کرد بۆ لێرە و دەهاتن و دەچون تەماشایان دەکرد و زۆر داهاتنەکەمان ئەمەش پێمان ناسان کە ئەوە جلچی سۆرانیە و جلچی دهۆچیە مەسەلەن زۆر سەرسام ببوون بەو جلکە کوردەی کە ئەمە دروستمان دەکرد ئەوانیش هاتن لۆمان دروست کردن کە ئەوان پێیان جوان بوو کە بمان ناسن ئەمەش کوردین. Die Kleidung gefällt mir auch sehr gut, dadurch, dass ich mich gerne... زۆر حەزم لەم جلوبەرگەیە بۆ من شتێکی کلاسیک نین و زۆر ئاسوودەم پێیان نەک بە تەنها لە ئاهەنگەکان لەبەری دەکەم بەڵکو بۆ زۆر یاد و بۆنەکانی خۆشمان وەکو ئەڵمانی و
تەنانەت لە ماڵەوەش هەندێک جار بۆ خۆشی لەبەر یەکەم. Ja, meine Freunde, die sind alle auch ganz begeistert. Ich habe es auch schon 1-2 Und ich zeige hier 2 Bilder. ئەم دوو وێنەی لە ناو دەستما دەبینن هی پێشەنگایەکی هوەرین لە چوارچێوەی بەرنامەی کولتورەکان لە هەرێمی باکووری ڕاین. ئەم چالاکیە بۆ جلی کوردی بە تایبەت شێوازی ئیزیدیمان ڕێکخست. بە سەرپەرشتی سەرۆکوەزیران بەردەوام بۆ گەلانی جۆرا و جۆر دەکرێت و بۆ زانیاریتان ئەم جولانە لەم دوکانە جوانە دروست کراون. Und in diesem Rahmen sind wir dann hier in diesem Laden fündig geworden. den Alltag mitnimmt, ist das dann was Positives eher für die Kultur oder eher was eigentlich so? Ich fände es schön, wenn ich bald auf eine Party... هاوڕێکانم زۆر سەرسامن پێی و حەزیان لێیە ئەوانیش هەیان بێت. پێیانم وتووە بێن بۆ ئەم دوکانە کووردە و بۆ خۆیان بە دوورینی بدەن. Ganz viele Leute auch wunderschön drin aussehen können. Ja. Das hat schon was, wenn du nachher rauskommst aus deinem Haus und du siehst... Du kannst gehen, ja. Gehst einfach mal rein und fragst einfach mal nach. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین. ئێوە هەر تەندروست بن و کوردستانی شەراوەدان بێ.